سەلامی خوای گەورە سەر هەموو لایەک بێ. خۆشحاڵین بە دیداری هەموو لایەکتان، یاخۆ بەخێر بێن. ئێمە ئەمڕۆ وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەنگمان بە هیچ کاندیدێک نەدا. بێگومان دەشپرسن کۆمەڵی ئیسلامی بۆچی نە کاندیدی هەبوو و نە دەنجیشی بە هیچ کاندیدێکدا. هەڵوێستی ئێمە و قەناعەتەکانی ئێمە جارێ با بە هەموو لایەک ڕوون بێ کە پەیوەندی بە کەسەکانەوە نییە، پەیوەندی بە سیستەم و پەیوەندی بە یاساکانەوە هەیە. ئێمە لەبەرەوەی لە کاتی خۆیدا پرۆژەیەکی ڕێکوپێک و هاوسەنگمان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ هەمواری یاسە سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی. بەڵام بەداخەوە ئەم پرۆژەی ئێمە نادیدە گیرە و بە هەند وەرنەگیرە و بۆچوونەکانی ئێمە کە پێمان وایە سەرنجی جددی بوون لەسەر مادە و هێندێک بڕگەکانی ئەم یاسای سەرۆکایەتی هەرێمە کە پێمان وابوو خوازیار بوون کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمدا کە ئێمە بڕیارمان داوە سیستەم پەرلەمانی بێ لە هەرێمی کوردستان، فعلاً مەبادیئی سیستەمی پەرلەمانی لە یاسای سەرۆکایەتی هەرێمدا ڕەنگ داتەوە کە بەداخەوە ئەمەمان نەبینی. بە تایبەتی بەم هەموو دەسەڵاتانەی کە بە سەرۆکی هەرێم دراوە لەم یاسایەدا، لە کاتێکدا سەرۆکی هەرێم بەرامبەر هیچ دامەزراوەیەکی فەرمی ئەم هەرێمی کوردستانە بەرپرسیار نییە. نە بەرامبەر خەڵک بەرپرسیارە چونکە لەناو خەڵک هەڵ نەبژێدراوە، و نە بەرامبەر پەرلەمان بەرپرسیارە ئێستا کە پەرلەمان متمانی پێداوە، و هێندێک دەڵێن بەرامبەر بە دەستور بەرپرسیار دەبێت، دەستوریشمان نییە ئێمە. بۆیە ئێمە ئەخلاقیەن و بەڕاستی بە معقولمان نەزانیوە، بە دروستمان نەزانیوە یاسایە کە ئێمە دژی بین و دەنجی پێ نەدەین، لە هەمان کاتدا ئێمە کاندیدمان هەبێت بۆ ئەم یاسایە بەپێی ئەم یاسایە، و یان دەنگ بە کاندیدێک بدەین بەپێی ئەم یاسایە کە پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان. و میکانیزمی هەڵبژاردنەکەش ئێمە سەرنجیمان لەسەری هەبووە کە پێمان وابوو دەبوو بە دەنگدانی نهێنی بێ، وەکو لە هەموو دنیادا ئەوە عورفە بۆ هەڵبژاردنی سەرۆکی هەرێم، بۆ هەڵبژاردنی سەرۆکی وڵات. ئێمە دەمانێت بەڕاستی ئەم پەیامە بگەێنین کە کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێستا و ڕابردووشی خاوەنی ئەو بەڵێن و ئەو قسانەی خۆمانین کە لە کاتی خۆیدا بەڵێنمان بە خەڵکی جەماهوری هەرێمی کوردستاندا کە لەسەر هەڵوێستەکانی خۆمان بەردەوام دەبین و بە هیچ شێوەیەکی پاشەکشە لە هەڵوێستەکانی خۆمان ناکەین. هەر شتێک کە یاساشکێنی بێ، هەر شتێک کە پێمان وابێ بەرژەوەندی هاوڵاتیان و دامەزراوە فەرمیەکانی هەرێمی کوردستانی تێدا نیە، ئێمە لەگەڵی نابین و خاوەنی قسەی خۆمان دەبین تا کۆتایی. خۆی قسەش لە هێندێک کاتدا نەک هەر قورسایی خۆی هەیە، بەڵکو زۆریش گەورەیە. پێشەوای مرۆڤایەتی و سەروەری مرۆڤایەتی و دۆستی هەژاران و دوژمنی ستەمکاران کە پێغەمبەری پێشەوایە سەڵات و خوارد سەر بێ، دەزان دەربارەی ئەو دەفەرمێتی؟ دەفەرمێ ئەفضل الجهاد كلمة حق عند سلطان زائر. قسەتان پێکەم نەبێ، دەفەرمێ گەورەترین و باشترین خەبات و جیهاد ئەوەیە کە قسەیەکی حەق بکەیت لە ڕووی دەسەڵاتێکی ستەمکار. ئێمە یاسا شکێنی بە ستەمکار دەزانین، بە ستەمکاری دەزانین. ئێمە چەوسانەوەی خەڵک و ڕێگرتن لە ئازادی خەڵک بە زوڵم بەستەم دەزانین، و ئێمە قۆڕەخکاری و گەندەڵی بەستەم دەزانین. بەرامبەر هەموو ئەوانە ئەگەر ئێمە نەتوانین بە پشتیوانی پشتگیری خەڵک کە لە ڕێگەی شەرعی یاسایی خۆیەوە گۆڕانکاری لەمانەدا بکەین، بەلایانی کەم ئێمە قسەی خۆمان دەکەین و ئەمەش بە خەبات و بە تێکۆشان و بە بەڕاستی ئەرکێکی گرنگ گەورە دەزانین.